نەخۆشیەکانی دەرچەی کۆمەڵێک نەخۆشین کە لەوانە مایەسیری ئەگرێتەوە لەوانە قڵیشی کۆمەگرێتەوە ڕەنگە زۆربەتان شارەزاییتان نەبێت لەسەر ئەوەی کە جێیکەنەوە یاخود کامیانە ڕەنگە هەموو بڵێن مایەسیریە. ئەمڕۆ لەگەڵ دکتۆرە ئەژین هاشم کە بەڕێزیان پسپۆری نەشتەرگەری گشتین ئەم کۆمەڵە نەخۆشیە جیا ئەەکەینەوە بزانین نیشانەکانی چین هۆکارەکانی چین وهروە باز لە چارەسەرە گونجا و نوێکانیشەکەی. بەخێربێی دکتۆرە بەیانیت باش بێ. دکتۆرە سەرەتا با لەوە دەست پێ بکەین بزانین نەخۆشیەکانی دەرچەی کۆم کام نەخۆشیان ئاگرێتەوە. زۆر نەخۆشیان باوترینیان مایەسیرە کە خەڵک باسی دەکات بە مەفهومە عامەکەی. ئێمە قلیشی کۆممان هەیە، ناسوورمان هەیە و هەندێک جار دوومەڵمان هەیە هەر لەو شوێنەکە دروستە بێت. بەڵام ئەوەی دیقەتماوە کە لە ناو خەڵکە زیاتر هەمووی بە مایەسیری ناو دەبرێت. ڕاستە. باشە چۆن دروستە بێ ئەم نەخۆشانە گەرێکی کە باسییان کەی لە باوترینیانەوە؟ باوترینیان قلیشی کۆمە. قلیشی کۆمە بە حکمی ئەو جۆری خواردنەی کە ئێمە هەمانە لە ناو کۆمەڵگەی کوردیە زیاتر لە دروستبوونی قەبزیەوە توش ئەبێ، یعنی زۆربەی نەخۆشەکانمان مشکلەیان هەیە لە قەبزیە. ئەبێت ئەم قەبزیە زۆرە ئەبێتە هۆی دەستێکبوونەوەی دەرچەی کۆم لەگەڵ نەخۆشەکە کە ڕۆژانە ئەم قەبزیە ناڕەحەتی ئەکات ئەبێتە برینداربوونی یان قلیشێک لە دەرچەی کۆمیا دروستە بێ. وردە وردە لەگەڵ یا ئەگەر کاتێکی زۆری بەسەردا بڕوە گۆشتی زیایش دروستە بێ. ئەمەیانە. جۆری دووەمیان کە بە مایەسیری باوە مایەسیری چەند گیرفانێکە لە ناوپۆشی کۆما هەیە خۆی و مولولەی خوێن هێنەرەتیایە لەو زەختە زۆری دروستە بێ هەر لە کاتی قەبزیا لە کاتی سکچوونێکی دایمی و زۆرە ئەم دەمارانە گەورە ئەبن وەکو گیرفانێک وردە دەرەکەون. ناسوورمان هەیە، ناسوور زۆربەی جار لە دروستبوونی دوومەڵەوە دروستە بێت. دوومەڵ شتێکی باوە لە کووردا لە هەموو شوێنێکی جەستە دروستە بێت. یەکێ لەو شوێنانە لە دەوروبەری کۆمە کە دروست ئەبێت دوای گەورەبوون و کە ئەتەقێ لەوانەیە ناسوور دروست بکە. ئەمە باوترینیانە. باشە. هۆکارەکان چین ئەگەر یەکە بەیەکە باسیکەین بۆ هەر سێ جۆرەکە؟ وەک باسم کرد باوترینیان قلیشی کۆمە لەوە دەست پێ دەکەم. ئەم قلیشە وەک پێم وتی لە تەسببوونەوەی دەرچەی کۆمە. هەندێک دوو جۆرمان هەیە بەشێکیان هەر لە زیگماکەوە تۆزێ دەرچەی کۆمیان تەسکە لە چاو خەڵکی تر ئەمانە بە بچووکترین زەخت لەوانەیە تووشی قلیش ببن. زۆر دایکم هەیە من مناڵەکەیم بۆیانی یا خۆی باسەکڵێ هەر لە مناڵیەوە بابوو. ئەمانە ناڕەحەتێکیان هەیە لە کاتی چوونە سەر ئاوە لەبەرەوە کە کات بەسەر یا ئەڕوا بە تایبەتی لە ئافرەتا بەهۆی کردنی سکەوە بەهۆی تەغییراتی هۆرمۆنەوە لە کاتی مناڵبوونەوە لەوانێت تووشی ئەم نەخۆشیە ببن. ئازارێکی زۆر ناڕەحەتێکی زۆر لەگەڵ یا گۆشتێکی زیاد دروست ئەبێ ئەوەی دیقەتماوە زۆربەی خەڵکە دەستی بەر ئەو گۆشتە زیایەکە وازانە مایەسیریە بەڵام خۆی قلیشی کۆمە لەگەڵ یا گۆشتی زیایە. جۆری دووەمیان مایەسیریە تقریبەن هەموو جۆرەکانی نیشانەکانی هەر عینەنە، یعنی ئازارێکی زۆر ناڕەحەتی لە چوونە سەر ئاوە زۆر بەیان ئەڵێ جاریوان نیو سعات سێ چارێکم پێچێ ئەمانە هەمووی ئەیگرێت. کاتە هۆکارەکانیان تەنها قەبزیە؟ بە تەنهانا وەکو پێم وتی هەندێکیان هەر لە زگماکەوە کۆمیان تەسکە بچووکترین زەخت تەحملی ناکەن. لە ئافرەتا وەکو باسم کرد تەغییراتی هۆرمۆنە لە سکا لە مناڵبوونە لەمانەیە لەوانێت تووشی ببێ. لە خەڵکی تریشان تووشە بێ زۆربیان یا سکچوونێکی دائیمیان هەیە یا ئەوە تا قەبزیە خەڵکیش هەیە بەهۆی هیچ شتێکەوە هەر تووشی ئەبێت، یعنی هیچ سەبەبێکی دیاریکراوی نییە. باشە. گرنگترین نیشانەکان کە لەسەر کەسەکە دەرەکەوێت بۆ مایەسیری بۆ قلیشی کۆم هەر تەنها ئەوەیە کە قەبزە بن یاخود قەبزیەکە نیشانە نییە، سەبەبە هۆکارە. بەڵە هۆکارە. لە مایەسیریا زۆربەی نەخۆشەکان پێی نازانن تا ئەگاتە دەرەجە 3 و 4 جەنابەت ئاگاداری ئێمە 4 دەرەجەمان هەیە لە مایەسیریا. 1 و 2 عادەتەن هەستی پێ ناکرێت مەگەر خوێنی هەبێ، یعنی نەخۆشەکە خوێن لە دەرچەی کۆمی بێتە دەرەوە. بەڵام 3 و 4 دەستی بەری ئەکەوێت ناڕەحەتی ئەکا لە چوونە سەر ئاوە عادەتەن زۆری پێ ئەچێ. ئەمانە کە ئازاری کەمان لە مایەسیری ئازار کەمە مەگەر وەک وتم لە دەرەجە 3 و 4 بێت کە زۆر لە دەرەوە ئەمێت و وشکەبێت و ئەبێ بەبرین ئاوسێ لەم حاڵەتانە. لە قلیشی کۆم هەر کە دەستی پێکرد بە ئازار دەست پێەکە چکە لەو بەشەیە کە دەماری هەستی زۆر بۆ چووە ئازارێکی زۆری هەیە ناڕەحەتێکی زۆری هەیە. هەر لە کاتی چوونە سەر ئاو ئازاری هەیە یان لە کاتی ئاسایشە؟ عادەتەن لە کاتی چوونە سەر ئاوە بەڵام دوای ئەوەش بەردەوامە بێت. زۆر بەیان ئەڵێ نیو سعات سعاتێ جاریوایە لە 2 سعات دوای ئەوە هەر ناڕەحەتم.
دکتۆر ئەگەر ئەمانە چارەسەر نەکرێت چونکە شتێکی باو هەیە لە لای خۆمان ئەوەیە کە لە ڕویان نایە کەسەکان تووشی ئەو حاڵەتە بۆ بچنە لای پزیشکی پسپۆر جاری وە هەیە لە ڕویان نایە لای کەسێکی نزیکی خۆشیان باسیکەن ئەگەر چارەسەر نەکرێت ئەم حاڵەتانە ئەبێ بەچی؟ نا ئێمە هەموو نەخۆشیەک وەکو جەراحی ئەمە وەکو نەشتەرگەری بیر لەوە دەکەینەوە تا بە عیلاج چارەسەر بکرێن نەچینە سەر نەشتەرگەری گەورەتری مشکلەمان ئەوەیە زۆربەی نەخۆشەکان وەکو جەنابی باس کرد بەهۆی ئەوەی ڕووی نەهاتوە باسی کە 10 ساڵ 15 ساڵی بەڕۆی ڕۆیشتووە ئەبێ کەدا ئەنی کە قسەی بۆکە یەکەم شت پیاڵی نەشتەرگەری کە ئەڵێ بۆ نەشتەرگەری لێ بەرووی دەمێکە پێیچووە بەس ئێمە لە کتێبەکان ماوانە نووسراوە ئەڵێ نەخۆشێکە هات بۆلات چونکە لە دەرەوە زیاتر کراونەتەوە ئەوان شەرب ناکەن کە باسێکا چێتە لای دکتۆرێ بە چارەسەری بەسیط بەسیط دەست پێەکان مەسەڵەن نەهێشتنی قەبزیە نەهێشتنی سوکچوونە سەخت زۆر دروست نەبێ ئەگەر سکی هەیە نەخۆشەکە ئاگایی لە خۆی بێ لەو کاتانەیە لای ئێمە ئەمانەمان هەمووی تێپەڕانەوە یعنی کە نەخۆشەکەیەتە لای من لە مەرحەلەی نەشتەرگەریە ئێمە ئەمانوێ هەموو نەخۆشێک لای من ئافرەت و پیا وەکو یەکە یعنی دکتۆر کە ئەبێ بە دکتۆر ژن و پیاوی بۆ نییە نەوەکو دکتۆری نەوەکو نەخۆشێ شەرم نەکەن پیاوی دەسەکە ژنی دەسەکرد با بچ بۆ لای با پرسیارێکی دەبکە شتێکی هەر لێ ئەزانە شتێکت هەر پێ ئەڵێ ئەگەر هەر ڕوودنایە دکتۆری ئافرەتمان هەیە سەر لە هەموو شارەکانە هەیە با سەردانیان بکە بەس مهم ئەوەیە بە دوایە بچێ ئەوەی دیقەت ماوە زیاتر نەخۆشەکان زۆربیان چەند ساڵە خوێنم هەیە بەڕاستی خوێن شتێک نییە بێخەم بیلەی ئێمە زۆر نەخۆشەکان هەوڵ دەدەین لەگەڵیان هەرکە خوێنیانە بێ بچین بە دەمیەوە بچین بۆ لای پزیشکێ بۆی ئاڕوون کاتەوە ئەوانەی کە پێویستە بۆی بکرێ بۆ ئەوەی مشکلەکان گەورەتر نەبێ هەندێک جار ئەمانە خۆی لە ئەساس و نیشانەی نەخۆشی ترن یعنی نەخۆشمان هەیە مەسەلەن شێرپەنجەی کۆلۆنی هەیە ئەمە بۆ نییە نەخۆشەکان بترسێنن ئەمە حاڵەتی زۆر دەکمنە لە سایە 2 لە سایەسەی نەخۆشەکانە بەڵام هەر تەجیری کرد تا ئەو کاتێک کە ئەو زەختە زۆرەی ئەو شێرپەنجەی دروستی ئەکا لە ناو کۆلۆن ئەبێتە هۆی دروستبوونی مایەسیری دروستبوونی ناوانەیە ناسوور یان هەتا قلیشی کۆمیش باشە ئەگەر مایەسیری و قلیشی کۆم چارەسەر نەکرێت بە ماوەیەکی زۆر درێژ خایەن ئەگەر هەیە بێتە شێرپەنجەی کۆلۆن بە هیچ شێوەیەک ئەگەر خۆی نەیبێ نەخۆشەکە چارەسەرکردن و چارەسەر نەکردنی نابێتە تووشی هەر ئەوەیە بۆ نەخۆشەکە ناڕەحەتە هەر ناڕەحەتە باشە خوێنە ڕۆشتنی زۆر لە کاتی دانیشتنا هەندێکیان هەیە زۆر خوێنیان لێ ڕوا لەبەری زۆر ناڕەحەتن ئەمە کێشیان بۆ دروست ناکە کێشەی کەم خوێنی کێشەکیت ئێمە نەخۆشمان هەیە یعنی خۆی کەم خوێنی هەبوو جاری وا خوێنەکە زۆر کەمە پێیشی نەزانیوە یا وتوێتی کەما زۆر گوێی نەدایتە کە دێتە لای من بەکەم خوێنی بۆمان ئەنێرن بۆی بە دوای سەبەبەکە بگەڕین زانین هیچ سەبەبێک نییە بۆمان دەرەکەی مەسەلەن مایەسیرێکی یەک دەرەجەیە کە دووە خوێنی هەیە بەس ئەم زانیوێتی گوێی نایەوەتە لەبەر توانە لەوانێ مایەسیریت بێ کەم خوێنیش ئەبێ ئاسنی کەمە بێ بێتاقەت ئەبێ نەخۆشەکە ڕاستە دکتۆرە بۆ ماوە بۆی هەیە لەم نەخۆشیانەیە تا حدێک بەڵێ تا دەرەجەیە یان وەکوتم لە هەندێکمان هەیە زگماکەکان ئەوانە هەر دەرچەی کۆمیان تەسکە مەسەڵەن دایکێ مناڵەکانی بۆ یانیاڵێ خۆما بۆ مناڵەکانیشم وایە لەوانەیە لە مایەسری هەر چەنەکەمە بەڵام هەر هەیە بەڵێ باشە هەندێک جار خانمان کێشیان نییە پێشەوەی کە دووگیان ببن بەڵام لە کاتی دووگیانە زۆر ناڕەحەتە بوون سەختەکەن و قەبزە بن ئەم حاڵەتیان چۆنیە؟ مەبەست چارەسەرەکەیەتی مەبەستمەوەیە چۆن مایەسیری هەیە لەو کاتەیە دروست ببێت دوای چاک ببێتەوانێ یاخود قلیشی ئێمە دوو جۆرمان هەیە زۆربەی ئەو نەخۆشانەی ئەو خانمە سکرانە کە تووشی ئەبن خۆیان پێشتر مشکلیان هەبووە بەڵام گوێیان نەدایتە یا کەم بۆ ناڕەحەتی نەکردوون طبعا بەهۆی زەختی سکەکەیانەوە ئەو کاتە زیاتر ئەبێ جۆری کشمانی خۆی هیچی نەبە بەس لەو کاتەیە تووشە بێ زۆربیان ئێمە حەز ناکەین حکمی ئەوەی بە حکمی سکەکە ئەگەر دایکەکە زۆر ناڕەحەت نەبێ ناچینە بەر نەشتەرگەری بە چارەسەر محاولە دەکەین چارەسەریان بکەین بەس بەعزە جاری شێر نەخۆشەکە زۆر ناڕەحەتە زۆر لە ئازارە زۆر بێتاقەتە ئاگای لە سکەکەی نامێنێ ئەویان بە ناچاری ئەبێ یعنی هەلێکی بۆ بکەین باشە ئێستا جۆرێک لە ڕێژیمی خۆراکی هاتووە ڕەنگە جەنابیش زۆر شارەزا بێ کیتۆیە کیتۆش یەکێک لەو شتانەی کە نابێ بخورێ سەوزە و میوە هات و ئەو شتانەی کە ڕیشاڵی زۆری تیاوە بۆ کۆندامی هەرس ئەزانین زۆر باشە ئەو کەسانی کە لە یەن بۆ لای تۆ کیتۆ ئەکەن تووشی ئەم حاڵەتە ئەبن قەبزێکی زۆر و تووشی ئەو ببن کە هەر کیتۆمان زۆربەی جۆری ڕێژیمەکان نەخۆشەکانی مەتەسەورەکەم بە باشی پەیڕەوینەکەن بەڵە تووشی دەبن زۆربەیان ینی بەتایبەتی لە گەنجەکانە کچە گەنجەکان کەیان بۆ لای من
ئەڵێن ڕێجیممان کردووە بە تایبەتی لە کیتۆیە ئەڵێن تووشی قەبزی بوون و لەوە توش بووین بەڵام من ئەوەندەی ئاگاداری کیتۆ بم ئەتوانی تا حدێکیش ئەوانە بخۆی بەڵام بەڵانسێک ڕاگری لە بینی هەردووکیانە ئەبێت لە هەموو جۆرە ڕێجیمێک ئاگای لەم نقطەیە بێ بە تایبەتی ئاو خواردنەوەی زۆر مەسەڵەن شتێکی بەسیتە و لە هەموو ڕێجیمێکا دەتوانێت پێڕەوە بکرێت. ڕاستە باشە باشترین جۆری خۆپارێزیەکان چییە بۆ ئەوی کە تووشی نەخۆشیەکانی دەرچی کۆم نەبێت؟ خواردنی تەندروست مشکلە گەورەکە ئێمە لەم کۆمەڵگایە خواردنێکی تەندروست زۆربەی ئێمە جەنابەت ئاگاداری حەزیان لە برنج و نان و ئەم شتە قورسانەیە بابی خوا بەڵام لەگەڵی ئاوی زۆر بخواتەوە ڕیشاڵەکان زۆر بخوا میوە بخوا بە تایبەتی ئەو میوانەی کە یارمەتی کۆڵۆن ئێن یارمەتی هەرسکردن ئەیە وەکو کام میوانەیە مەسەلەن قەیسیە هەڵوژەیە هەرمەیە نەخۆشمان زۆربەی ئەڵێ وەڵام من مۆز ئەخۆم حەزم لێ و ناتوانم وازی لێ و پێ قەبزەوێ هەر خواردنێک ئادەن ئێستا هەنێ نەخۆشمان هەیە مەسەن بە مۆز ڕەوانە بێنێکی زۆربەی پێ قەبزەوێ ئێمە ئەبێ بە نەخۆشەکە بڵی خۆت ئەبێ دکتۆری خۆت بی هەر خواردنێک پێی بێتاقەتی ئەبێ یەکەمیکەی تۆ یاوازی لێ بێنی باشە لە مناڵانە ئەم حاڵەتە چۆن چارەسەر کردێت قەبزیە زگماکیەکەی کەوتە ئەبێ ئەمە ئیشی دایکەکەیە دایکەکە فێری خواردنی تەندروستیکە ئیتر ئەو مناڵ سەری خۆت دەکات لە ماڵەکە تا چی بیتێر ئەوە ئەخوا ئەگەر وەکو خۆت خواردنی بیتێ ژۆکو خۆتی لێیە ئەبێ خواردنەکەی تەندروست بێ ئاگاداریکەی دڵی تەمینکەیتەوە کە یعنی ئەم قەبزیە شتێکی دائیمی نیە ئاتە مناڵەکان زۆر ئەترسن لە تاو ئازارەکە زۆر خۆی ئەهێڵێتەوە یان لە تاو یاری کە یاریەکە حەز ناکا بچێتە سەر ئەو بەڵێ ئەبێ زۆر ئاگاداری ئەم نقطانە بێ ینی ئیشی دایکەکەیە زیاتر. باشە کەمێک بە بچینە قوڵایی و باسی جۆرەکانی ماسیری بکەین باسی جۆرەکانە کرد ئێمە چۆن بزانین ئەتوانین جایکەینەوە کام جۆرەیمانە چەند جۆرەکە هەستی پێکرد بەڵێ خۆی چوار جۆرە چوار دەرەجەیە نەک چوار جۆرە ماسیری ناوە باسەکەم لە دەرەجە 1 و 2 عادەتەن نەخۆشەکە پێی نازانێ مەگەر خوێنی هەبێ 3 و 4 یەتە ناوەوە یەتە دەرەوە لە کاتی چوونە سەر ئەوە دوای ئەچێتەوە ناوەوە 4 کە هاتە دەرەوە بەدەستیش ناچێتە ناوەوە ئێمە ئەم دوو جۆرە نەخۆشەکە پێی ئەزانێ خۆی ئەڵێ بەدەست ئەی بەمەناوە یا ئەڵێ بەدەستیش ناڕوە ئەمە ینی 3 و 4 بەڵام زۆربەی نەخۆشەکان وەگوتم پێشتر مەسەلەن کەمکەمە خوێنیان هەبووە گوێیان نایەوەتێ لەبەرەوە گاتە دەرەجە 3 و 4 لە 3 و 4 ئاتەن زیاتر بەلای نەشتەرگەری یا بڕۆین لە چارەسەر دەرەچێ هەر ئەوەیە مەگەر سەیەکە نیاڵی ببێ بە 4 ئەمەش کەمە بەڵام 1 و 2 توانین عیلاج بکەین ینی چارەسەری بکەین لەبەرەوە عادەتەن حەزەکەین لەو نەخۆشانەی بە تایبەتیوانی خوێنیانەیە زوو بەدەمیەوە بچین بۆی زوو چارەسەر وەرگرن. باشە جۆری دەرەوەیان کامەیە؟ جۆری دەرەوە پێوترە ماسیری دەرەوە ئەوەیە کە لەگەڵ قلیشی کۆما هەیە زیاتر یان ئەو نەوعانەیە کە زۆر لە دەرچەی کۆم و نزیکە و یەتە دەرەوە ئەوەندەی من دیقەتم مابێ قلیشی کۆما گۆشتی زیایان هەیە پێی دەوترێ ماسیری بەڵام ئەم گۆشتی زیای هەری دەرەوەیە هی ناوەنی و هات بێتە دەرەوە بەڵێ کاتە ئەوانە پزیشکی پسپۆر بەس ئەتوانێت جێ کاتەوە کام جۆرەیە ماسیری بەدڵنیاییەوە باشە هەندێک کەس هەیە با بڵێن ئەوە قەبزە تەنها دەرمان بەکارهێنە بۆی کە دابنیشێ خۆمان زای هەندێک دەرمان هەیە کە لێکا دانیشێ بەکارهێنانی بەردەوامی ئەم دەرمانانە چی لە کۆندامی هەرسەکات جۆری هەیە ئەو دەرمانانە باواز لەو دەرمانانە بینین کە دکتۆرەکان ئەینووسن پزیشکەکان ئەینووسن مەسەلەن ئێمە هەندێک جۆری دەرمانمان هەیە پێمان ئەڵێن کە ئەمە سروشتیە بەس من لە باوەڕدانیم کە هیچ دەرمانێک لە سایانسە سروشتی بێ دەستکارێک کراوێ بۆی بمێنێتەوە بەکاری بێنێ نەخۆشەکە تا بتوانێت خۆی چارەسەریکە خواردنەکەی بگۆڕێ وەرزش بکە بجوڵێ ئێمە خەڵکی ئێمە دایمە قەلقادایمە خەمۆکیە بێتاقەتە تا ئەتوانێت ئەمانە کەم کاتەوە ئاو زۆر بخوات و ئاو زۆر زۆر مهمە شتێکی بەسیتە و پارەی تێناوچوو لە بەردەستمانایە ئەو میوانە ئەو سەوزانە بخوا کە ڕەوانی ئەکا هەندێک چامان هەیە وەکو چای سینەمەکیە هەندێک چای تری هەندێک دەرمانی تری هەیە تەبیعیەکە من ئێستا ناوەکانی زۆر باش نازانم ئەوانە بەکارهێنن نەخۆشەکان خۆیان پێمان ئەڵێنەوە بەکار با بڵێن هێربەڵەکان ئاشابەکان ئەوانەی کە لەناو خەڵکا زۆر زۆر بەوامانە سوودی هەیە ئەکید هەیەی چۆن نەخۆشەکان شتێکی تەبیعیە لێ ئەکرێتەوە بەکارهێنرێ ببێەوەی دەستکاری بکرێ بەڵام ئەبێ ینی هەموو شتێک لە زۆریا خراپە ئەبێ لە حەدی خۆیان بەکاری بێنن. باشە و کەسانی کە ڕێجیمەکەن دکتۆرەوت ڕەنگە با بڵێن مەجبور بێ ڕێجیمەکەی بکات کیتۆکەی بکە خودتا ڕێجیمێکی تر بێ ئەوان چۆن مامەڵە بکەن لەگەڵ قەبزیەکانە ئەوانیژە بێ ئەو خواردنانە ڕاستە مەسەرەن لە هەندێک ڕێجیمە بازە خواردنێ دیاری کراوە ناتوانێت بیخوا بەڵام ئەتوانێت گوتم ئاو زۆر بخواتەوە لەگەڵ یا وەرزش بکە بە بڕوای من هیچ ڕێجیمە ناتوانێت تاسەر بکرێت مەسەن کە کیتۆکێ بێ بۆ وەختێکی محەدەد کەین ئەوێ 20 کیلۆ 30 کیلۆ دابەزێنە بەڵام هەر خۆی بازێک لەوانەیە کیتۆیان داناوە
باسی ئەوە دەکەن کە ناکرێکی تۆ بۆ هەتاهدا پەیڕەو بکرێ بەڵێن تا 2 مانگ لەو زیاتر بزەبن ینی تۆ مەسەرەن یەکێک ئەوێ 20 کیلۆ دابەزێنێکی تۆ شتێکی باشە لە 2 مانگا لە مانگێکە چەند لە چەندێکە ئەو کیتۆیە ئەو کێشە زیای لە ئابایتر بێ وازێری گەڕی تۆ سەر خواردنێکی تەندروست یعنی کەم خۆری دایان خۆربی ئەو خواردنانە بخۆی کە تەندروستە کە وەزن زیاناکە لەوانەیە یەکێک بڵێ وەڵا خوشکەکە من نەخۆشە مەسەرەن دوو خوشکم هەیە زوو یەن بۆلام یەکێکیانڵە هەر برنجە خوا هیچ قەڵەو نابێ من ئاویشە خۆم پێ قەڵەوە بم تەبیعەتی ئەوە مێتابۆلیکی بەرزە برنجەکە حەلەکە بەڵام تۆ حەلینەکە ئەبێ بزانین فەرقی تۆ ئەو چییە کەمێک دکتۆر با باسی ناسۆر بکەین ئەومان وەلانە بەڵام با بینەوە سەری باسیکەم زانین ناسۆر چییە و چۆن دروستە بێ ناسوور بۆی نەخۆشەکان بیناسنەوە زۆربەی نەخۆشەکان نییەن ئەڵەن زیبکەیەکمانە بۆ دوای تەقیوە و خوێن و تۆزە ئیلتیهاباتی لێ دێ ئەمە پێی ئەوترێ ناسوور ئادەتەن لە دوومەڵەوە دروست دەبێت دوومەڵەکە جاری وایە ئەوەنە بچووکە لەوانێ نەخۆشەکە هەستی پێنەکە یان گەورەیە و ئەتەقی و ئەبێ بە ناسوور یان جاری واش نەخۆشەکە هەست بە هیچ ناکات لێتەوە ناسوورێکیە ناسوور وەکو بۆریەکی کورت وایە سەرێکی لە دەرەوەی سەرێکی لە ناو کۆمە بەردەوام لە کاتی بەتایبەتی پیساییکردنا PCT چێ هەو ئەکا ئیلتیهابی هەیە ناڕەحەتێکی زۆر بۆ نەخۆشەکە دروستەکە خورانێکی هەیە ئازاری هەیە ئەمە پێوترێ ناسوور کەواتە لە کوای کۆمان دروستە بێت تەنها لێک شوێنایە بۆی هەیە لە هەر شوێنە جۆری هەیە ینی ئێمە ئەو جۆرانەی کە پێی ئەوترێ نزم و بەرز نزمەکە ئەوەیە کە کوونەکەی ناوەوەی لە دەرچەی کۆمە نزیکە هیچ یەکێکیانی لە دەرەوەی یەکێ لە دەرچەکانی دەرچەی ناوەوەی لە کۆمەوە نزیک بێ و پێوترێ ناسووری نزم یعنی بەمانە کوردیەکەی بازێکیشیمان هەیە ئەوە بەرزەکانە ئەو تۆزە حاڵەتەکە قورسەدە ینی باشە هەندێک کەسەڵێ لە مۆ دروستە بێت کاتێککە مۆکە چێتەوە ناو پێستەکە زۆربەی هۆکارەکەی ئەگەر لە ناو خەڵکا بپرسی وا ئەزان کە لەوە دروستە بێت تەنها شرتە لەوە دروست بێ ئەوە ناسووری کلێنچکەیە بەڵام ناسووری کلێنچکە لە مۆ دروستە بێ مۆ ئەچێتە ناوەوە وردە وردەوەکوی هێلانەیە دروستی ئەکات و کەپسولێک بە دەوریا ئەبێ بەڵام ناسووری کۆم فەرقی هەیە لەگەڵ ئەوەیانی هەندی ڕژێمان هەیە لە دەوروبەری کۆمە قەناتیان هەیە بۆی ئەم ڕژێنانە دەربەن بۆ ئاوێکەی خەنە ناو کۆمەوە هەنێجار کە ئەو قەناتانە ئەگیرێ ئەو بۆری باریکانە ئەگیرێ ئەبێتە هۆی دروستبوونی ناسوور و دوومە باشە نیشانەکانی ناسوور چیە لەسەر کەسەکە کە دەرەکەوێت ئازارە تەڕیەکی زۆرە خۆشەکە هەستی پێەکە خورانە ئاوساویە جاری وایە ئەگەر ببێ بە دوومەڵ ئازارەکەی ئەوەنە زۆرە ئاوساویەکەی ئەوەنە زۆرە نەخۆشەکە ژیانی لێتێکە چێ زۆر بێتاقەتە بێت بەگشتی ئەمانە نیشانەکانی باشە دکتۆرە با باز لە قۆناغەکانی چارەسەر بکەین لە مایاسیریەوە بۆ شەقی کۆم بۆ ناسۆریش بزانین قۆناغەکانی چارەسەری مایاسیری چین سەرەتا چارەسەری هەمویان قۆناغی یەکەم خواردنی تەندروست نەهێشتنی قەبزی نەهێشتنی سوکچوونی دائیمی ئەگەر هەبێ ئەو خانمانەی دووگیانن ئاگاداری خۆیان بن لە پیاویشە هەمانە مەسەرەن لە پیاوەکانە بەهۆی پرۆستاتەوە زەختێکی زۆر دروستەکە یەکێ لە نەخۆشیەکان بەنمونەی هەنمەوە لە کاتی میزکردن لەوانەیە ئەمانش هەر تەسییر بکاتە شوێنانە بەتەریتی بۆ مایاسیری وەکوتم قۆناغی یەکەم خواردنی تەندروست و ئاگاداری خۆتە دوایەوە کە ئیشی پزیشکە چارەسەرەکانە هەموو چارەسەرەکان زیاتر لەسەر نەهێشتنی ئەم نیشانانە نیشانی قەبزیەکەیە یان ڕاگررتنی سوکچوونەکەیە هەبێ دوای ڕاگررتنی نەخۆشیەکە ئەگەر مەجای تیاڕمەس ئەگەر دەرەجە 1 و 2 بێ چارەسەری بۆ نووسی بۆی نەبێ بە 3 و 4 نەچێتە بەر ئەمەلیات ئەکرێ دەرەجە 1 و 2 چاک ببێتەوە بەڵێ چاکە بێتەوە دوای ماوەیەکی زۆرگە کەسەکە قەبز نەبێ بەڵێ چۆن باشە بە نیشانەکانی نامێنێ ینی چاکۆت باشە هەندێک کەس لە ماڵەوە ڕەنگە ئازاریان هەبێ ئەویان هەبێ قڵیشی کۆمیانە بێ خون ناسیریان هەبێ دەرمان بەکارێن هەندێک مەڵحەم هەیە ئەفرۆشرێت ناسەیدەلەکان ئەوانە چۆن بەکاربهێنرێت لەخۆ بەکاربهێن نەخێر من ینی زۆربەی و نەخۆشانەیەن بۆ لامان لای هەموو دکتۆرەکان یەک ئەلاگا دەرمانی پێە هەموو مەڵحەمەکە هەمووی تاقی کردوەوە چەند ساڵە لە ئیسفادەم لێ نەکردووە بەسەرێکی قلیشی هەیە مەسەرەن دەرمانی مایاسیری بەکارهێناوە لەوانەیە تۆزێ نەرمی ئەکا تۆزێ خورانەکەی نەهێڵە بەڵام چارەسەری نییە چارەسەرەکانیان فەرقی هەیە هەندێک شتی مشتەرەکی هەندە دەرمان هەیە لە بینی هەردووکیانە ئەتوانی بەکاری بێنی بەس بەو دەرەجەیە نییەکەن خەڵک ئەچێتە هەر سەیدەلەیەک چونکە پێشی ئەڵە خۆی ئەچێتە سەیدەلەکە لە مایاسیریمە ئەوش عیلاجێکی مایاسیری ئەیاتێ سەیرەکە یێتە لای ئێمە ناسووری هەیە قلیشی هەیە جاری وا دوومەڵیان هەیە هەر نزیکنی هەر مایاسیری نییە
بەڵام عیلاجەکەی بەکارهێنەوە لەبەرەوە عادەتەن ئەبێ بچێتە لای پزیشکی چارەسەرەکەی بدانێت. باشترین شت ئەوەیە لەگەڵ دەرکەوتنی نیشانەکان پزیشک ببینێت. دکتۆر کەمێک باسی نەشتەرگەریەکە بکەین. زای نەشتەرگەریەکان چۆن خۆ ئامادەکردن بۆی چۆنا هەندێک جار ڕەنگە پێویست بە نازۆر بە نازۆڕی و ئەندامی هەرس با کەمێک باز لە نازۆرەکە بکەین جا دوایش نەشتەرگەری. نازۆر هەر نەخۆشێک خوێنی هەبێ بە نازۆر بکەن. لە هەر تەمەنێکا بێت چونکە ئێمە هەندێک نەخۆشیمان هەیە لە گەنجا دەرەکەوێت هەندێک نەخۆشیمان هەیە لە تەمەنێکی زیاترا دەرەکەوێت ئەبێ بیکە مەسەڵەن نەخۆشێکی هەیە ئەڵێ کچێکی گەنجە ئەڵێ لە 30 ساڵی و خوێنی هەیە و ناوسکی یەشێت و قەبزە و ناڕەحەتە نابێ پێی بڵێ هامە با قلیشیشی هەبێ یان با مایەسیری هەبێ بڵێ مە عیلاجەکە و بڕۆ ئەبێ نازۆرێکی بکەیت تەکید و چکە ئێمە هەندێک نەخۆشیمان هەیە لەو تەمەنەیە دەرەکەوێت بێت تەکید بکەینەوە کە ئەو نەخۆشەیەکێک لەوانە نییە و ئەو نەخۆشیان مەسەڵەن هەوکردنێکی دائیمی کۆڵۆنمان هەیە لەوانێ ناسۆریش دروست بکە لەوانێ ماسیریش دروست بکە بەس کە تۆ تەرکیزت لەسەر ئەم دوانە بێ و ئەوە بیر بچێ ئەوە هەر مشکلەکەی بۆ گەورەترەکە لە بەتەمەنە تا تەمەن زیاتر بێ ئێمە زیاتر بیر لە هەندێک نەخۆشی تر ئەەکەینەوە یەکێ لەوانە کە ئێمە بەدوای گەڕین گۆشتی زیانمان هەیە لەناو کۆڵۆنە لە هەندێک خانەوادایە هەیە کە دائیمیە یان هەمویان هەیەە ئەوانە خۆیان بەدوایە ئەچنکلێکیان مەسەل لە دایکەکەی لە باوکەکەی دۆزرێتەوە ئەبێ مناڵەکانیش نازۆر بکەن بۆ ئەگەر هەیان بێ هەرزووە بێ نەشتەرگەریان بۆ بکرێت هەندێک جۆری ترمان هەیە کە نەخۆشێکە خوێنی هەیە ئەینێری کە من زۆربەی نەخۆشەکانم یعنی ڕجایان لێ دەکەم تکایان لێ دەکەم چونکە عملیەکی ناخۆش و پێی بێت تااقەتن و پێشتریان نیان بیسۆ لێی دەترسێن بە زۆر ئەیانێرم کە تۆ مەسەن گۆشتێکی زیایی هەبوو ئەم گۆشتە زیان لەوانەیە لە ئێستا مشکلی بۆ دروست نەکە هەر خوێنێکە بووە بەڵام لە 10 ساڵی تر لەوانە بێ بە نەخۆشی شەرپەنجە مەطبعاً جۆری هەیە با نەچمە قوڵایی ئەوە جۆرەکە تەحدیدێکە لەمانێ لەو نەوعانەیە یاننا بەڵام تا نازور نەکەی نازانی تۆ چیت هەیە یانیتە من نەخۆشم هەیە کە ئینێرم بۆ نازۆر هەڵە هیچم نییە دکتۆر بۆم کە کە پێی ئەڵێم ئەڵێ دکتۆر نەبوت هیچم نییە ئەو تا نازۆرەکەم تەبیعیە منیش ئەوە حەزەکەم یعنی حەزەکەم نەخۆشەکان هەمووی بنێرم و هەمووی بێتەوە تەبیعی بێ نۆرمەڵ بێ شتێکی بۆ دۆزمەوە لەبەرەوە نازۆر زۆر زەرورە لە هەر کەسێکە کە خوێنی هەبێ هەندێک نەخۆشی ترمان هەیە لە خانەوادەکان نەخۆشی شەرپەنجی کۆڵۆن هەیە ئەوانە کە بە هەر مشکلێکە بۆتیان تۆزی ئەبێ کۆڵی تۆ ئەگەر هەیبوو نازۆر بکە باشترە هەر بۆ خۆی باشترە ئەگەر نیشانەشی نەبێ ئەبێ بیکات بەتایبەتی لەو نەوعانەی کە بۆ ماوەیە نەخۆشی ترمان هەیە خۆت بۆ ئەوە چی مەسەڵەن نەخۆشێکی خوێنی هەیە چێ نەشتەرگەری ناسوورەکەی بۆ کراوە یان قلیشەکە یان مایەسیرەکە چێکی بۆ کراوە ئەڵێ 2 جار 3 جار کردومە خوێنەکەم هەر تەواو نەبوو ئازاری نە بەڵام خوێنەکەی هەرماوە ئەبێ نازۆر بکە بۆی تەکید بکەیتەوە یا خوێنیشی نەبێ چەند جارێک تووشی مایەسیری ئەبێ بەبێ ئەوەی سەبەبێکی دیاریکراوی هەبێ ئەبێ بە دوای سەبەبێکا بگەڕێی بووی کە تۆ قەبز نەبێ ناڕەحەت نەبێ هیچ مشکلەیەکی نەبێ بە زوو تووشی مایەسیری ببێ ئەبێ سەبەبێک هەبێ ئەمەی تووش کردبێ لەبەرەوە هەر ئەبێ بە دوایە چوو نازۆر بکە ئەمە بۆ نازۆر باشە پرۆسی نازۆرەکە چۆنە بۆی کە بینەران زیاتر بەرچاوڕوون نازۆر خۆی بەڕاستی ئیشی من نییە ینی ئەمە بەشێکی ترە بەڵام دەرمانێکت ئێنێ دەرمانەکە ڕۆژێ پێش ئەوە یان ئەگەر ئێوارە بیکەی لە بەیانەوە دەست پێ دەکەی ناوسکی دەبێ پاک بێت یان هیچ پیساییتیان نەبێت بە کوردەکەی بێ پیسایەکە وەکو ئاوی لێبێ دوای ئەوە لە ڕێی سۆندەیەکی زۆر باریکەوە کە سەرەکی کامرەیەکی پێوەیە سەیری ناو کۆڵۆن ئەکرێت کاتە ئازار و شتی ڕەنگە نەبێت ئازاری نییە بەزەوە زیاتر نەخۆشەکان بە سکچوون وەکو پێمتی تووشی سکچوونە بن بەو دەرمانە بۆ ناوسکیان پاک بێتەوە ناوڕێ خۆڵەکانیان بەوە بێتاقەتە بن زیاتر باشە باسی قۆناغەکانی چارەسەر بکەین بۆ قلیشی کۆم قلیشی کۆم ئەگەر نەهێشتنی سەبەبەکەی کە قەبزیە یا سکچوونی زۆرە ئەمانە نەمێنێت لەوانێت باش بێت بە تایبەتی کە تازە بێ یان نەخۆشەکە ساڵێکە وایە یەتەوە مانگێکە 2 مانگە یان مەسەلەن نەخۆش ئەم فترەیە سکچوونی بڵاو بووە لە ناو لە مجتەمەعەکە لەوانەیە ئەگەر ئەو سکچوونە چارەسەر بکرێت زوو بەدەمی و بچی توش نەبن ئەم فترەی نەخۆشمان زۆر بۆ سکچوونەکەەوە یانی ڕاگررتنی سبەبەکە یەکەم جار خواردنی تەندروستە هەندێک عیلاجی ترمان هەیە ئێمە و کووتمان لە قلیشە مشکلە گەورەکەمان تەسلبوونەوەی دەرچەی کۆمە ئێمە ئەو چارەسەرانەی نووسین و ئەو ڕێنمایانی ئەیەن بە نەخۆشەکە بۆ ئەوەیە ئەو دەرچێت تۆزێ خاو ببێتەوە ئەم ئەوەنەی زەخت لێکرێ ماسوولکەیە ئەو ماسوولکەیە گرژ ئەبێ ئەگەر لە بیدایەت ئابێت لە قۆناغی سەرەتای نەخۆشیەکە بێت لەوانەیە بتوانرێت چارەسەر بکرێت خاو بکرێتەوە بەڵام کە چەند ساڵێکی بەسەرا ئەڕواکە ئەو زەختە بە بەردەوامی تووشی ئەبێ لەوانەیە لە دوای ئەمەلیاتیش نەخۆشەکە باش نەبێت لەبەرەوە زۆر زەرورە ینی نەخۆشەکە ئاگاداری خۆی بێ زۆربەی نەخۆشەکان لە پێش توالێتە ناڕەحەتیان زۆرە ئێمە دایمە پێیان ئەڵێن پێش ئەوە هەندێک عیلاجمان هەیە ئازار کەم ئەکاتەوە بۆی ترسی ئازارەکەی نەبێ
یان ئاویش لە تێن بەکار ئەهێنێ بانیۆیەک بێ پڕیکا لە ئاو یان تەشتێکیش بێ یان نقم بێ بۆی تۆزی خاوێت و اینجا ئەتوانێت بچێت بۆ سەر ئاو ئەمانە زۆر مهمە بۆی زەخر نەکە ئاگای لە خۆی بێ. بەڵێ بۆ کەسانی کە بەداخەوە کاتەکان تێپەڕی و کات درەنگ بۆیان ئێوە نشتەرگەریان بۆ ئەنووسن نشتەرگەریەکە چۆنە نشتەرگەرێکی سادە یاخود قورسایان چۆنە؟ نشتەرگەریەکە بۆ دکتۆرەکە سادەیە بەمانەوەی زۆر کەمی پێ ئەچێت بۆ نەخۆشەکەش مەسەن ئیشی دەدەقی و تەنها ئیشی ئێمە وەکو تەڕە ئەلوانێ هەموو نەشتەرگەر خۆی سعاتێکی پێ بچێت بەچ بەنج و بەچونە دەڕۆی بەڵام بۆ نەخۆشەکە ناڕەحەتی تەبعاً هەیە دوای ئەوە ناڕەحەتە بێ بێتاقەتە بێ ئێمە هەندێک مزعفاتمان هەیە لەم جۆرە نەشتەرگەریە ڕاستە ناڕەحەتێکی زۆری لە کۆڵەکەینەوە بەس بۆ زۆربەی نەخۆشەکان پێش نەشتەرگەری بۆیان باسەکەم لەوانەیە چونکە تو ئەو ماسوولکێ ئەبڕی جسمی ئەو بۆ گرژێ زۆرە ڕاهاتەوە لە پڕخاوی ئەەکەیتەوە تا فترەیەک غازاتی بۆ ڕانەکیە غازاتەکە عادەتەن ئەگەر دروست بێت دوای ئەمەلیاتەکە یەکسەر دروست دەبێت زۆربەی نەخۆشەکان ئەوەندەی من دیخەتماوە ناگاتە مانگێک باشە من بەس هەشیانە ساڵی پێچێت دو ساڵی پێچێت بە تایبەتی ئەگەر بەتەمەن بێ ئافرەتە بەتەمانەکانمان کاتی خۆن ناڵبوونیان دایمە بەتەبیعی بۆ ئەو ماتەکە باڵە تۆزە شیل بۆتەوە تۆزە زەعیفە لەوانە زۆرترە بەس ئەمەش دەرەجەیەکی زۆر کەمە یعنی ئێمە بە نەخۆشەکە ئەڵێن خۆی ئەبێ اختیارەکە هەڵبژێرە لە بینی ئەوەی کە بیکە یان نیکە زۆربەی نەخۆشەکانیشمان کە ئەیکەین نەخوا بەزیابێت توش نابن بەس ئەم مزعفاتەی هەیە طبعا ئازار ئێمە هەر بە مزعفات دایانین لەوانێت تووشی خوێنبەربوونێکی ئەگەر کەمیش بێ ئەو خوێنەگرنێتە دەرەوە لەوانێ ئیلتیهاب بکە ئیلتیهاب لەوانێت دوجار بیکە بە ناسۆر ئەمانە مزعفاتە یعنی بۆ نەخۆشەکە ئەمانە هەمووی واردە بەڵام با نەترسن زۆربەی نەخۆشەکانمان بەبێ هیچ مشکلەیەک نەجاتیانە بێت لە چاکبوونەوەیە بن